هاوڵاتیانی ئەو دەڤەرە زۆر خۆشحاڵم ئەمڕۆکە لە گەڕێکێکی دیکەی شاری قەزای ناوەندی سۆران ئامادەین بۆ ئەوەی بەردی بناغی پرۆژەیەکیکەی خزمەتگوزاریدا بنێ. دیارە هەر لە سەرەتای هەبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابردوو شۆڕشێکی ئاوەدانیمان بە پاڵپشتی ڕاستەوخۆی ڕێزدار کاک مەسوور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو دەڤەرە دەست پێ کردووە. هەفتانە دەتوانم بڵێم ئێمە هەوڵمان داوە و هەفتانە بەردی بناغی پرۆژەیەکدان دراوە. ئەو گەڕەکەی کە ئێستا ئێمە لین یەکێک لەو ساڵانە کە بارانێکی زۆر بەخۆر هات ئێمە سەردانی ئەو گەڕەکەمان کرد بۆ ئەوەی لە کەم و کوڕی و کێشەکانی ئەو گەڕەکە بکۆڵینەوە. لێرانە دوو منداڵی چاوگەش هاتن بەرەو پیرمان هاتن و دوای بەخێر هاتن و دەستخۆشی لە ئێمە بۆ ئەوەی کە پرۆژەکانمان جێبەجێکردن و داوایان کرد بە هەمان شێوەی گەڕەکەکانی دیکە و ناوچەکانی دیکە پرۆژەی خزمەتگوزاری لێرە جێبەجێ بکرێت و گەڕەکەکەی ئەوانیش خیرتاو بکرێت. هەرەو کاتە بەڵێنمان پێدان کە لە ئایندەیەکی نزیک گەڕەکی ئەوانیش دەچێتە بەر هەڵمەتی ئاوەدانکردەوە. بۆیە زۆر خۆشحاڵین ئەوڕۆکە کە بەڵێنەکەمان بەجێگەیاند بەردی بناغەی ئەو پرۆژەیە دادنێن کە هەم لە تۆڕی ئاو خۆی دەگرێتەوە و هەم لە خۆی لە قیرتاوکردنی شەقامەکانی دەگرێتەوە. سوپاسی ئەو منداڵە چاوگەشانەش دەکەین کە خەمخۆری ئەوان وەکو خەمخۆرێک ئەو داواکاریان کردو ئێمەش داواکاریەکانمان بۆ جێبەجێکردن.